سڵتان لێبێ ئەم کاتتان باش کەرتی تەندروستی بە یەکێک لە سێکتەرە گرنگەکان دادەنێت لە هەموو وڵاتێکە. هەر بۆیە لە هەرێمی کوردستانیش ئەمانەوێت بزانین کەرتی تەندروستی بە چاو وڵاتانی دیکەدا لە چه ئاستێکدایە. بەڵام ئێمە هەمومان کاتێکە ئازارێکمان ئەبێت و پێویستمان بە نەخۆشخانەکانە بێت کاتێکە ئەچین چەند خۆشە لەوەی کە پزیشکێکی لێبێت کاتێکە ئەو بوارەی هەڵبژاردووە لە ژیانی خۆیان بتوانێت بەرپرسیارانە ئەو مامەڵەیە بکات لەگەڵ هاوڵاتیانە. من ئەمڕۆ ئەمەوێ گفتوگۆ بکەم لەگەڵ پزیشکێکی زۆر بەڕێز ئەو پزیشکی کە بۆ ماوەیەکی زۆر خزمەتی با نەخۆشخانەی شار گەیاندووە کە پێشرۆک و بەڕێوەبەری پێشووی نەخۆشخانەی شار لە سلێمانی کاری کردووە بەڵام لە ئێستاشدا و لەو کاتەشدا وەکو پزیشکێکی پسپۆر هەمیشە ڕۆژانە لە خزمەتی نەخۆشەکانە بووە. جا من نامەوێت درێژە بە گفتوگۆکەم بم ئەمە زیاتر گفتوگۆ لەگەڵ میوانەکەم ئابکەم ئەوی زۆر بەڕێز دکتۆر ئومێد عەلی بەڕێوەبەری پێشووی نەخۆشخانەی شار و پزیشکی ئێستا لە نەخۆشخانەی شار. دکتۆر سڵاو لێبێتم کاتەوە باش. سڵاو لێوە بەیانتان باش بەخێر بن. زۆر سپاس. دکتۆر با سەرتا لێوە دەست پێ بکەین ئێمە هەمومان بە مناڵی کاتێک پرسیارمان لێ کرد دووش دەڵێن حەزەکەی ببین بە مهندس بە دکتۆر. دکتۆرەکەی تۆ شوا بووە؟ بەڵێ دیارە حەز و خولیایە پزیشکی حەز و خولیایە ڕەنگە من زۆر لە دوانی شاوام وتووە کە بوون بە پزیشک ئەبێ حەزی تیابێ ئەگەر حەزی تیانە بێ بە تایبەتی بوون بە پزیشک چونکە ئەمە کارێک کە پەیوەندی ڕاستە و خۆی بە ژیانی خەڵکەوەیە لەو کاتانەی خەڵک لە خەوا بن تۆ بە خەبەری لەو کاتی خەڵک ڕەنگە قسەی ناشرینە پێ بڵێ تۆ بێ دڵی گەورە بێ تەحموڵیکەی ئەبێ چارەسەریکەی ڕەنگە نەخۆش پەلامارێ بە ئەبێ ڕێزی لێ بگرێ بێ لەو کاتدا وا بکەی ینی هادی کەیتەوە ئازارەکانی نێڵی بۆ منە هەموو خەڵک لە کەرنتینە بۆ تۆ لە دەوامایی بۆیە بەڕاستی مەگەر حەزێکی تیانە بێ ڕەنگە نەتوانی ئیدامە بەم کاری خۆت بیت. لە لایەکی تریشەوە ئەوەندە بڵێن ساتی خۆش و ناخۆشی تایە ڕەنگە فێری تامی ژیانت بکە فێری ئەوەت بکە کە ئازار یعنی چی و نەبوونی ئازار یعنی چی بۆی قەدری ژیان و قەدری خۆشەکانی ژیان بگیرێ. بەڵام خوۆشەوە بەهرەیە پیاوین کە ئێمە بووین بە کەسێکە توانین خەڵک وا لێ بکەین ئازاری نەمێنێ خەڵک وا بکەین بە ئیستراحەت بخەوێ خەڵک وا بکەین بە ئیستراحەت بڕوا کامانە هەمووی کۆمەڵشتن وا لە هاوڵاتی بکە لە فیدباکەکەیە لە وەڵامەکەیە ڕێزت بگرێت دەست بەستنەوە بگرێ. بۆیە زۆر من بە کارێکی پیرۆز دەزانم و بە دڵنیایی شەوەیەک بۆ لە خولیاکانم لە مناڵیەوە چووە مێشکەوە کابێ بین بە پزیشک. ئەتوانین کورتەیەکی بچووک لە سەر ژیانی دکتۆر ئومێد بزانین؟ بەڵێ بە دڵنیاییەوە من دیارە لە شاری پێنجۆ نەدایی بووم لە 24/1970 بەداخەوەی لەو سەردەمە بەهۆی شەڕی ئێران عێراق و تۆپبارانکردن و ئەم هێرش و هجومانەوە دیارە ڕاگوازرین پلە بە پلە بۆ چەند شارۆچکەیەکە تا تقریبن لە ساڵی 1984 ئەستێمانی خۆمان گوتێتەوە سەرەتا ماڵمانە توی مەلیک بووە پاشان چوینەتە بڵێن بەرامبەر گەڕێکی بادینانی پێڵەوەی خەڵک پێوە شەیدانی زەردەکە لەوێ گرساوینەتەوە لە هێزار ماڵی باوکشم هەر لەوەیە و تەنها دایک و باوکم ماوە لەوێ بەتەنیا لە خۆیان. طبعاً من قۆناغەکانی سەرەتاییم بە چەند بڵێن مەکتەبێک تەواو کرد چەند قوتابخانەیەک کە قوتابخانەی پێشکەوتنە بوو لە توی مەلیک پاشان قوتابخانەی زەرگەدە پاشان قوتابخانەی شاکر فەتا دیارە و کاتە سلێمانی لە فراوان بوو نابوو بۆیە بە پێی نزیکی لە ماڵەوە ئێمە ئەگوازراینەوە. بەڵام سپاس بە خواتوانیمان لە قۆناغی 6 بە پلەی دووەم ئەستا تا سەری هەرێم دەربچین و لە زانکۆی سلێمانی کۆلیژی پزیشکیمان تەواو کردووە لە ساڵی 2003-2004 بووین بە پزیشک و لەو کاتەوە پزیشکین تاوەکو ئێستا. زۆر باشە. سەرەتای کارکردن تۆ کۆ پزیشک لەکوێ دەست بەکار کرد؟ بەڵێ دیارە ئێمە من یەکەم مەتافم لە نەخۆشخانەی مناڵبوونەوە بوو کاتوانین بڵین نەخۆشخانەی مناڵبوون بە تایبەتی لەو سەردەمەدا بەڕێز دکتۆر ژیان بۆ لێرەوە ڕێزمەیە بۆی چای ماجەکەم هیچێک بوو لە بەڕێوەبەرە زۆر مولتەزیمەکان توان بڵێن تا ڕادەیەکی زۆر تند و ینی محاسبەیەکی زۆری هەبوو و من شانسی خۆم بەر کۆمەڵە دکتۆریش کەوتم لە سەرەتای دەستپێکردنەوە پزیشک کە هەر لێرەوە چایان ماجەکەم کاویش خوارێ خۆش بوو دکتۆر دلێرنووری و دکتۆر پاراس و دکتۆرە پەخشان بوون کە ئەم دکتۆرانە هەموویان یەک جددیتر بوون لە کارەکانیان و بە بەردەوامی تۆیان پێویست بوو بە بەردەوامی نووسینەکانی تۆیان پێویست بوو. یعنی بیرم لە جارێکی لەو بە ڕێزانە ئەوەی پرسیار لەسەر نەلەفی نەخۆشەکە کرد بۆی بزانە من چیم نەکردووە. دوایوتی دکتۆرێکمانە بووتی هەنا ئەرێ خۆمە هیچی نێشتە عقوبەی اختیار بێت. یعنی مەبەستم چییە ئەوەندە جددی بوون ئێمەشان فێری جددیەتی کرده بوو و چەندەها دکتۆر کە لە دوای من چوبوونە لای دکتۆرانە ئەیانوت
یا ڕەبی خێر ڕێنێ هەموو بۆ هەچی بۆم دکتۆرێکی ڕازی نییە هەڵێەوەی ئومێد باشتر جا بەڕاستی ئەمانە کۆمەڵی ئەزمموی خۆش بوون دیارە ئێمەش ئیشەکەمان وە 3 مانگ لە شوێنێک و دوای 3 مانگی تر چین لە شوێنێکی تر تا 2 ساڵمان تەواو کرد پاشان من ئەچوومە شارۆچکەی عەربەت لەوێ کۆناغی پلەبەندی پێڵن لە دوای 2 ساڵی مقیمی لەوێ تەواومان کردووە پاشان گەڕاینەوە بۆ خوێندنی باڵا لە نەخۆشخانەی فێرکاری پاش دەرچوونیشمان هەر لە نەخۆشخانەی فریاکەوتنی جاران بووینەوە بە پزیشکی فریاکەوتن و پزیشکی نەشتەرگەری و پاش 6 مانگێ من بووم بە جێگری بەڕێوەبەری فریاکەوتن تا تقریبا 3 ساڵ پاشان بووم بە بەڕێوەبەری فریاکەوتن تقریبا ئەویش 3 ساڵ و شتێک 3 ساڵ و نیمە تقریبا پاشان لەسەر ڕاستپادەی بەڕێز بەڕێوەبەری گشتی دوکتۆر سەڵاح دوازاینەوە بۆ نەخۆشخانەی شار دیارە لە 20 لە 15 لە حەڤەی 4 2018 من بووم بە بەڕێوەبەری نەخۆشخانەی شار تاوەکو 15 هەشتی 2023 و لەو کاتێشەوە پزیشکم لە نەخۆشخانەی شار الحەمدولله سوپاس بۆ خەتایەکی بەدان زۆر باشە من دڵنیام لە ئەزمموی کارکردن تاوەکو پزیشک چەندین ئێوە ڕۆژانە ڕووداوی زۆر ناخۆشە بینن لەوانەیە ئێوە شوێ کە بشتەوە ماڵ لە ڕۆژەکانە ڕووداوی ناخۆشتان ببینی بێت وەکو کەسێکی ئاسایی نەتوانن بە ئارامیش بخەون ئەکرێ بڵێ ئەمانە وای لە دکتۆر ئومێد کرد بێت بیەوێت ئەم پرۆژانە لە خزمەتی هاوڵاتیان لە خزمەتی نەخۆشەکان بۆی زیاتر هەوڵیان بۆ بات و زیاتر چارەسەریان بکات پەیوەندخان باوەڕکە من جاری وایە لەگەڵ کۆمەڵێ بواری دەرەوەی خۆم گەیشتۆتە ئاستی دەنگەدەنگ ئاستی عاجزبوون لەسەر خزمەتگوزاریی تەندروستی پەیوەندیمان لەگەڵ زۆربەی دەوڵەمەندەکان و فێرخوازەکانی سلێمانی هەبووە پەیوەندیمان لەگەڵ خودی کاک باوڵ و هەموو ئەو برادرانەی خوارەوەی یەکێتیدا هەبووە بۆ خزمەتگوزاری پێشکەشکردنی نەخۆشخانە و ئەگەر واژ نەبووایە ئێمە لە هەموو ئەو ئەزمانەی کە بەسەر کوردستان هاتووە لە ئەزمەی کۆڕۆنا لە ئەزمەی نەبوونی موچا لەمانگرتن ئەگەر ئەو عیلاقات و پەیوەندیان و ینی بەڕاستی ورەیەک نەبێ تۆ ناتوانین بەردەوام بی لەناو هەموو کێشەیە بەڵام ئەتوانین بڵێن سەردەمی زێڕینی نەخۆشخانەی شار ئەو سەردەمە بوو کە کارمان تێدا دەکرد و لە ئاستێکی زۆر باش و تیمەکان لە شوێنی جیاجیەوە هاتن بۆ لایەمە بۆی هەم بۆ فێربوون و هەم بۆ هەڵسەنگاندن و هەم بۆ کردنەوەی خوێندنی باڵا و زۆر جا خەڵکی هاتن بە سەیرانەکردیان و بزانین ئەم ئەزمونە چۆنە بە تایبەتیدا هەولێر لە شارەکانی خواروی عێراق کە ئەمە بۆ ئێمە جێگەی دڵخۆشی بوو و ئێمە بەشێک لە دکتۆرەکانمان نەزانن کە پەیوەندیمان خەریب بۆی دروستی کەین لەگەڵ چەند سنتەرێکی جیهانی بۆ نمونە لەگەڵ سنتەرێکی چاودێری نەخۆشیەکانی گورچیلەی جیهانی هەیە کە خەری و پەیوەندێکی باشمان دروستەکرد بەڵام بەداخەوە من لێ نەمام ئێستا زۆر جا کە نامەکانم بۆیە فۆروەرد یەکەم بۆ دکتۆر دانای گورچیلە بۆی ئیدامە بۆ کارە بدا کامانە جێگەی دڵخۆشی بن بۆ ئێمە جێگەی ئەوە بوو کامان توانین هەنگایە بنین بەڵام ئەزمموی کارکردنی ژوایە تۆ ناتوانین هەتا سەر لە شوێنێک کاری ئیدامەی ئەی سپێری بە کەسێک لە دوای خۆت بۆی ئەوان ئینشاڵڵا بتوانن کارێکی باشتر و جوان زۆر سپاس کاتێککە بە ئێمە بەخشی زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئێمە هاتینە گفتوگوی ئەمڕۆمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئومێد زۆر سپاس بۆ بینەربوونتان سپاس